ئامادەبووان و بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت بەخێر بێن بۆ ماڵی کەلەپووری و ڕۆشنبیری قەڵاتزێ بۆ بەرنامەی هەگبەی بیرەوەری شۆڕەسوارێکی قەڵاتزێ بۆ ئەم جارەمان پێشمەرگە و تێکۆشەر پێشمەرگەی دێرین بەڕێز کاک حەمە هەژار بانکێشتمان کردووە. کاک حەمە گیان بەخێر بیت. بەخێر بێ سەر چاومان. ئێستاش کورتەیەک لە ژیانی کاک حەمە هەژار لە ساڵی 1962 لە گوندی کەویە لەدایک بووە. لە قەڵاتزێ چووەتە بەر خوێندنی سەرەتایی لە قەڵاتزێ تەواو کردووە و پاشان ئامادەی لە سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1970 بووەتە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قووەتی پشدەر. کاک حەمە هەژار سەرەتا لەوەوە دەست پێ دەکەین. ژیانی منداڵی بەڕێزت زۆر بە قورسی تێپەڕاندووە. ناسناوی هەژاریش هەر لەوە وەرگرتووە. ئەگەر بە کورتی بۆمانی باس بکەیت. ڕاستیا من هەتیوم وەکو دەڵێ کوڕی پاش بابیمم حەمە ڕەسۆڵم مناوە باوکم کوژراوە من دوای 4 مانگ 5 مانگی ڕەنگە 3 مانگی نازان بیزە بێت ئەوانە لە دوای بابم لەدایک بووم و لە ماڵی مام و ئەوانە ژیاوم و ئەوانە و لە تەمەنی هەرزەکاری ژار لە کنماڵی مامێکم لە کەوێ بووم ماوەی 6 ساڵێک. هەژاریەکەش ڕەنگە قسێکی وەکو دەڵێ بۆ خۆشی بوو بێت لە سەرەتایە کە بێباب بووم و ئەوانە پاشانیش بوو بە لەقەبی پێشمەرگایەتی. هەژاریەکە بووتە لەقەب وەکو نازناوی پێشمەرگایەتی. لە کاتی گەنجیتدا زۆر ناخۆشی و سەختیت بینیوە بەڕێز بووە بە پێشمەرگە. ئێمە هەمومان وەکو دەڵێ گوندنشین بووین لە سەردەمی هەرزەکاری و لاوێتیدا ئەرێ وەڵا هەموو زەحمەتێکمان کێشاوە هەرچی ئیشی جوتیاری و ئەوە هەیە کردومانە و هەر بۆ ڕاستکردنەوە یەک شتێشت ئەمن لە دوای 91 ئامادەیم تەواو کردووە و لە سەرەتای مانجی 2 ساڵی 78ەوە لەگەڵ 3 خزمیکە بووین بە پێشمەرگە و لای جەنابی مام جەلال بووینە پێشمەرگە لە نۆکانێ چەند شەوێک لای ئەو میوان بووین و پاشانیش لەگەڵ کۆمەڵی خزمیکە یەکمان گرتەوانێ بووین بە پێشمەرگە و بەردەوام ئیتر هەتاوەکو وەکو دەڵێ بە ئیجباری بەبێ ئەوەی کە ئەو بەرنامەی کە ڕۆیشتن بۆ هەکاری شتێکی بەردامبەدا ڕێژراو نەبووە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستانە شتێک وەکو دەڵێ کار و کاردانە و ناچاری بوو. ئێمە بەشێ لە بۆ خۆم مقەرمان لە شوێنێ بوو لە بیرمە مقەڕی جەنابی مام جەلال لە نۆکان بوو. نۆکان لەسەر ناوخاشی بڵێن کوردستانی ڕۆژهەڵاتایە سەردەمی شا بوو. ئێمە هاتبووین بۆ شتکڕینێ لەگەڵ ڕەفیقە پێشمەرجەیەکی کەمدا کە لە ژیاندا نەماوە چاومان لێبوو ئارتەشی شا هاتنە سەر نزیکی مقەڕەکەی مام جەلال ئینزاریان کرد لەوێ پیاوێکە بوو لە بینی بڵێن مام جەلال و ئێرانیەکاندا مینە کۆبانیان پێ سنجارێک مینان نرد بۆی کە بڕۆن و ئەو مام جەلال هەر جارە بە نۆعێک ڕازی دەکردن ئەو ڕۆنابیان و بانە ئاخر جار لە کۆتایی مانجی 4دا بوو مانجی 4 بوو لە کۆتایی مانجی 4دا بوو هاتنە خوارێکە ئەمە چاومان لێبوو گوتیان ئێستا دەبێ بپەڕێەوە جەلال تاڵەبانی لە خاشی ئێرە بەجێ بێڵی خاشی ئێران بە حیبارەتیوان بە ناچاری ئیتر لەو شەو ڕۆژەیە هەموو بنکەوە بارەگاکانی سەکرداتی یەکێتی لە نۆکان و نێوزەنگ و زەڵێ و قوڵە هەمێوداوانە پێچامانەوە بەرەو دۆڵەنیە لە دۆڵەنیە 3 شەوێک 4 شەوێک ماینەوانێ ئەوە بوو کە سەفەری ڕۆیشتن بەرەو هەکاری کەوتە وەکو دەڵێ بەرنامەکەەوە کەوتە بەرنامەکەەوە هێزەکانی ئێمەش هەموو لەوێ کۆکرابوونەوانێ بە ناچاری لە ڕەتڵ یەکەمدا بە ڕەحمەت بێ کاک خالید و هەردووشیان هەردوو سەکردەی زۆر باش بوون کاک خالید و شەحسێن هەرچەند کاک خالید و کارە سەکرداتی نەبوو ئەمە هەرێمی هەرێمەکانی هەرێمی هەولێر بوو
کاک شێخ حوسێن سەکردایەتی بوو ئەوانە بە ڕەتلێک ڕۆیشتن لە پێش ئێمەوە ئێمەش لە ڕەتلی کاعەلی عەسکەری بووین تقریبا 350 بە 400 پێشمەرجەیەک دەبووین کە ئێمە هیچێک لەو قووەتانە بووین کە لەگەڵ کاک عەلی بووین قووەتی پشدەران پێدەگوتین ئەوان بەسانی ئەو ڕەتڵەی کاک شێخ حوسێن و کاک خالید تێپەڕین بۆ ئەو دی و خانەی بۆ ئەو دی و پیرانشاری ئێستا بۆ ڕەتڵەکەی ئێمە بەدبەختی ئێمە ئێرانیەکان بۆ ڕازی نەبوون ئێمە بە سواری ئیڤا و شتی ئەوانیا بە ڕێگای ئاسان بڕۆین تۆپبارانیان کردین لە بینی بڵێن دۆڵە نێو ئاڵوەتاندا ئاڵوەتانی ژەر گوندێکە چەند پایگایشی ئێرانیەکانی لێبوو بە ناساری و بە ئەوە لەجێ زەختی تۆپباران ڕێگان پێگۆڕین بەرەو سەختی قەندیل ئێمە لە قەندیل زۆر دەردەسەریمان بەسەرهات ئەو ڕەتڵەی ئێمە لە چێلەشینێ شوێنێکە لە پێڵەن قەندەسکەری مامۆکۆیان ئەو چێلەشینەیە تقریبا دوو شەو دوو ڕۆژێکان بەهۆی تەمتومان و تێکچوونی کەشوهەوە سێ پێشمەرگەی ئێمە لە برسا مردن هیچێک لا ئێمە وەفاتی کرد کە لەبیر ناچێتەوانێ قسەی دەبزەرکاندن ئەوانە سەختیەکانی ئەو کات بووە بەڵێ زۆر بەداخەوە ساش قسەکانی هەر لە خەیاڵمدا و ئەوانە ئەلاکولی ئێمە لە دوای ئەو تێپەڕبوونی ئەو سەختی و برسێتی و بەفر و ناخۆشیە لە خرێنێ منتیخەکە پێگوتری خرێنێ لەوێ لەگەڵ حکوومەتی عێراقیا تووشی شەڕێکی دەستەیەخە بووین بەهەر حاڵە خۆمان ڕاگرت هەتا ئێوارە بەسرا شەو بەسرا شەو لێن دەبوو ئێمە دەرباز بین لە خرێنێ بڕۆین بەرەو لۆلان دوو شەوێک بەرەو لۆلان ڕۆیشتین بە ڕۆشتەبی خۆشاردنەوە و بە شەو ڕێڕۆیشتن بوو لە لۆلان دیسان ئێمە دڵخۆش بووین کە بگەینە لۆلان لەبەرەوەی ماڵی حاجی ڕەشیدی لۆلان دۆستی ئێمە بوون دۆست و هاوکارمان بوون هەر لە قەدیمەوە دۆستی مامجلال بوونەوانە هەر لە ساس لەوێ کە هەم پێویستی خواردن ئەوانمان پێدەگا هەم شوێنێکە کە شوێنی بڵێن جێگای ئەمین و ئەمانی ئەمەیە بەڵام بەداخەوە لە بەهۆی هاتنی ئەفسەرێکی حکوومەت عێراقی لە ڕێبایەوە بۆ ماڵی بۆ دەی لۆلان بۆ ئەو پێما پێڵەن کۆخی مەلا بۆ شوێنە چەند ئەوەیەکە چەند ماڵێک بوو ئێمە لەوێ خەریک بووی ئیسراحەتیکەین ئەلاکولی کە عەلی هات بە ڕەحمەتێ بێگوتی کاکەسن بپێسنەوە تەپی لەگەڵ هەردوو هێزەکە لەوەیەکمان گرتوانێ ئەم هێزەکەی ئێمە کە عەلی سەرپەرشمان بوو هەم هێزەکەی کاک شێخ حوسێن ئێزیدی و کاک دکتۆر خالید لەوەیەکمان گرتوانێ لەوێ بەهۆی هاتنی ئەو زابتەوە بۆ هیچێک لە ماڵەکانی ئەو گوندە هێزەکەی ئەمە ئاشکرا بوو گۆز و گومبەت ئەو ئەفسەرە لەگەڵ پێشمەرجێکی ئێمە ڕوبەڕوو بوون و ئەفسەرەکە بەدەست هات بوو تەبیەوی شەک زوندی لەگەڵا بوو وەدەست هات بوو تەقەی لە پێشمەرگەی ئێمە کردبوو پێشمەرگە بریندار بوو بە برینداریش گیرا و تر ئەو زابتە ئەو ئەفسەرە گەڕا بۆ بەڕبیەکەی و بەیانی لە شەودەستیەوە شەڕ دەستی پێکرد لەگەڵ هەموو هێزەکەی ئێمە حکوومەتی عێراقی ئینزالی کرد شەڕێکی خەز بوو دوو پێشمەرگەی ئێمە لەوێ هیچیان شەهید بوو بەدیل جیران هەر لەوێ شەهیدیان کرد ناوی کاک حەمە بوو ئەوەی کەشان ناوی ئەحمەد بوو نازانم کاک حەمە خەڵکی ئەو دەیانەی پشتی بێشیر ئەوانە بوو باش لە بیرم نەماوە ئەویان ئێمە لەو شەڕیا زەری زۆر گەورەمان بەرکەوت لەگەڵ حکوومەتی عێراق زەد لە 100 پێشمەرگەمان شەهید و بریندار بوو حەبەی مەلا لەو شەڕیا حەبەی مەلا پیاوێکی گۆرانی بێژە لەو شەڕیا شەهید کرا حەبەی مەلای پێنجوونی نازانم تاشوێ دەیناسن لەو شەڕیا شەهید کراوە خەسار زۆرمان لێکەوت وە بە ناچاری دیسان وەکو دەڵێ ڕێگامان لێ بەسرا لەوێشەوە بە ناچاری ڕۆ ئەو دیوی تورکیا بۆ ماسی ڕۆیە ئێمە ڕوومان لە ماسیڕۆیە کردو لەوێ چەند ڕۆژێک لە ماسیڕۆی سراتمان کردو پاشان لەوێ کۆبوونیەوەکرا لە ماسیڕۆیە بە کادەی بڵێن کە عەلی گوتی ئێمە مەبەستمانە کە لە
خۆمان ماندووکەین بۆ ئەوەی کە لە بنکە و بارەکەەکانی قیادەی موقەتە دوورکەوین چونچی پێشتر چەند کارێک لە بینی هێزەکانی ئێمە و قیادەی موقەتە ڕوویدا بوو کە شەید برایم حەزۆ ئەوانە شەید کرابوون قیادەکەی ئێمە نەیدەویست نزیک بینەوانێ لە بنکە و بارەگاکە ئەوان هیچ بەڵگە و شتێک نەدەینە دەستی ئەوان بۆی کە هیچ ناکۆشی و شەڕێک ڕووبدا بەڵام بە ئیتفاقی بڵێن میتی تورک لەگەڵ قیادەی موقەتە ئەوە مێژۆ دەیڵم کە من پێشمەرجەیەکی گەنجی 16 ساڵە بووم لەگەڵ ئەو لەو کارە ساتەیە یعنی لە هیچ گوندێکی تورکیایە کە کوردستانە لەو گوندانەی کوردستانی باکوور نانێکمان دەست نەکەوتە بەوێ فیشک نان بە فیشک بووە ینی فیشەشێکمان دەبوودا با نانێکمان نانێکیان دەداینێ عرض ناکەم بەبێ پلانی میت و قیادەی موقەتە بۆ هیچ تەقەمەنێکمان پێ نەمێنێ مەجبوریشین تەقەمەنیمان پێ نەمێنێ و لە شوێنێکا ئەوان ئەومان نەزانیوە کە داوێکمان بۆ دانراوە تقریبا 7 ڕۆژەڕەیەک بە ناو چەند کیلۆمەترێک دوور لە بنکە و بارێگاکانی قیادەی موقەتەکە گومان هەبوو مەسەلەن ئەوانە لە چەند شوێنی مقڕیان نەبێت ئێمە زیاد لە 30 کیلۆمەتر چوینە ناو خوڵای کوردستانی باکوور بۆی خۆمان لەوان دادەین هەتاکو 2/6 هێزەکانی ئێمە گەیشتە ناوچەیەک پێیان دەگوت بازێ ساڵی هەفتاوەش بۆ باسی مانجی 6 هەفتاوەش دەکەم لە 2/6 ئێمە لە شوێنێکە هێزەکانمان دووشە بوو لە پشودا بووین بە حساب کە لەوێ هەندێک کەلوپەل و خواردن و تەقەمەنیشمان پێ بگا لە قامیشلوێەوە هەدەفەکە ئێمە چون بوو بۆ سنووری قامیشلی و لەوێەوە لەلایەن منەظەمەی فەڵەستینیەوە وعدمان پێدرا بوو چەکمان پێ بدەن چەک بەیژێتی بدەن ئێمە هیچ مەرامێکمان نەبووە لەو سەفەرە مەرام لە هەموو کۆبوونەوە کاتەچیت لەوە کراوەتەوە برایەتی و ئەوە لە بینی قیادەی موقەتە و ئەوانە پارێزراوە بێت و ئێمە بچین دەستمان بە چەکگات بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی لەوێ زانیمان لە ڕێە زانیمان کە حکوومەتی عێراقی ناوی تەرحیلکردنی وڵاتی هەیە هەر پێشمەرجێ ئەو هێزەی ئێمە نزیکەی 800 پێشمەرگەیەک بووین ڕەنگە 200 کەسی بێچەک بوو بێ ئێجا تۆرە چی بۆ 200 کەس بێچەک دەبی کە قەت عەقڵی هیچ منتەقەوە قبوڵ ناکە ئەنی زیاد لە 200 پێشمەرگە ئێمە لەو هێزە 800 کەسیە یا 1000 کەسیە 250 کەس بێچەک بووە بۆی کە لەوێ گوایە هەر ئێشێکمان 3 چەک هەڵبگرین بەلای کەمەوە 2 چەک 3 چەک چەند دەتوان هەڵی بگرین و بین بارەگا لە منتیقەی بادنان و دهۆک و برادۆست و ئەو منتیقان دەست پێ بکەینەوە تا دینەوە سنووری سلێمانی بنکە و بارەگا بکەینەوانێ بەداخەوە لە بازێ بە پشتیوانی هەموو چەکدارەکانی سەر بە دەستگای میتی تورکی و عەشایری منتیقەکە کە بەشی هەرە زۆریان چەشی پاسکراوی تورکیان پێبوو وەکو پێیان دەڵێن قەرەقۆڵ بەڵێ دەست خۆش بێ بۆ خۆت جەنابەت لە ژیانی پێشمەرگایەتیتدا چەند جارێک بریندار بووی بە سەختی ئەگەر بۆمانی باز بکەی و لەبیر بێ لەکوێ بووە و چەند جار بووە ئەمەن ئەوەی کە وەکو دەڵێ بە هەم بە فیشک بریندار کراوم 2 جار بە فیشک ئەوە 3 جار بە پارچەی تۆپ و لە هەڵەبجە لە کارەساتی هەڵەبجە بەشداریم کردووە لە بریندارەکانم لە زیینوسپی لەگرتنی زیینوسپی کە بڵێن لە بینی ئێرە و شارباژێردا زیینوسپی شاخێکە لەو شەڕا بریندار بووم کە بەداخەوە 3 پێشمەرگەشمان دەوێت هەر شەهید بوون ئیشە لەوانە جێگرم بوو کاکمەرگر گاشیان پێدەگوت شەید فاقاڵەشیان جێگیری کرد بوو پێشمەرجەیەکی کە بەناوی شەید حتا ئەوان هەر جنازەکانیان بەجێهێشتن ئەوە لەو شەڕا بریندار بووم لە شەڕێککە لە موغاغ لەگرتنی موغاغ کە هەموو ڕبایەکانی ئەوێمان گرتن موغاغ لە بینی دوکان سلێمانیدایە لەوێ شەر بریندار بوومەوە بە تۆپ 2 جار بریندار بووم و بە چەشێکی ماویش لە هەڵەبجە هەر بریندار بوومەوە لە هەمی ساندیشان لە شاناقسێش کە هێزەکانی سەرکردایەتی ئێمە مەقەڕ و بارەگامان لە منتیقەی شاناقسێ و نۆدەی ئالان بووە
لەو ساڵانەی کە عەرز دەکەم لە ساڵی هێشتا ئەوەندە جارە بە فیشەک و گولە تۆپ و سەرچی شیمیایی بریندار بوو. ئەخوای گەورە سەلامەتت کە و بوت پارێزێ و ڕوحی شەهیدەکانی شاد بێ. لە ساڵی 91 دوای ڕاپەڕین لە دەربەندی بازیان داستانێک تۆمار کرا کە بەڕێزت سەرپەرشتیارت کردووە هەتا وەکو ئێستا وەکو خۆی باس نەکراوە و حەقی پێ نەدراوە دەتوانی بۆمانی باس بکەیت؟ ئێمە لە ناوی شێتی نیشتمانی کوردستاندا کە هێزێکی زۆر گەورە و زۆر لە خۆبردوو بە ژیانێکی زۆر نیشتمان پەروەرانە هێزەکە ئێمە پەروەردەکرا. ئێمە داستان و شەڕی زۆر گەورە گەورەمان تۆمار کردوون کە ئێمە وەکو خۆمان لە هەموو شەڕەکاندا بەشدار بووین. داستانی گەورە گەورەمان تۆمار کردوون هەر لە شەڕی قەیوان ماوە. شەڕی قەیوان ماوەت هەموو هێزەکەی یەکێتی دەتوانم بڵێم بەشێک بوون لە قەیوان. ئێمە تیپی سیحودی شار باژێر بەشێک بووین لە شەڕەکەمان گرتووە لە ماوەت هەر ئێمە بووین. تەنها بۆ 3 شەو لە گرتنی ڕەبەکانی گوڵێ و گابەرۆ ئەوانەیە هێزێکی گەرمیان بە سەرکردایەتی مامۆستا عەلی گەرمیانی و شەیت غەریب هەڵەدنی هات ناوکار مامون و تیپی 63 جوتیارانیش 3 شەو هاتن پشویان پێداین بە ئێمە. چەند پێشمەرگەیەکی کام بوون؟ بەڵێ ئێمە هێزەکە ئێمە نەگەیشتونە 100 پێشمەرگە کە بە توولی ئەو درێژایی ئەو شەڕە نزیکەی 3 مانجی خاندوون لاشی جەبهەکەمان گرتو ئێمە. هەموو شەڕی ماوەت بە هەموو سیسیلەی ماوەت و گابەروە و ئەوانە هەر تیپەکە ئێمە بۆ ئەوانە. و لە داستانی ڕزگاریە ئێمە دیسان وەکو دەڵێ 1-2 تیپی کەمان لەگەڵا بوون. ئەژینا لە داستان ڕزگاریشا ئێمە دەوری ئەو تیپی سیحودی شار باژێڕە پێ بۆ حەق بڵێ دەوری کاریگەر و ئەساسیان بینیوە. لایەکی داستانی ڕزگاری ئێمە ئەوەمان کردووە و لە ساڵی 91 بۆ دوای پرسیارەکەت ئێمە هەتا کەرکووکمان کردووە و من هاتمەوانێ لە کەرکووک هێزێشکەمان هەبوو بیهێنم بۆ ئەوەی کە هەندێک مەقەڕاتی حیزبی بەعث ناو معسکەر سەلام و معسکەر خالیان مابوو ئەو هێزە تازە نەفسە ببین بەشکمەوانە بگرین. من کە هاتمەوانێ ئەو وەختە کاک ملازم عومەر عەبدوڵڵا و کاک قادری حاجی عەلی کاک قادر بە ڕەحمەتێ بێ پیاوی تێکۆشەر بوو یەکێک بوو لە هەرە پێشمەرگە باش و تێکۆشەرەکان و مەسئولی مەڵبەند و پێشتر و ئەوانە. تەبی دیارە کە عومەر سەرپەرشتی سلێمانی کەرکووک بوو بۆ ڕاماڵینی بەعث لە نەوەتویەکە. من هاتمەوە هێزەکە بەرم لە سلێمانی لە ڕێ تووشی کاک فەرید عەبدولقادری بووم گوتی مەڕۆ ڕاوەستە چەند سەعاتە ئیشم پێێتە دەی تاخیری کردمە تا شەوێ. لە دوای من حکوومەتی عێراقی پەلاماری کەرکووک واندا بوو تەبی لە لەیلانەوەم بە سوودفە دەچووم لە لەیلان و بڵێن کە هاتووم لە سەیتەرەی کەرکووک دەرباز بووم. ئەوان لە نزیشی ئێوە بوون. ئێمە لە خوارێ لە خالید بووین نەمانزانیوە کە حکوومەتی عێراقی هاتوێتەوە ئەوێ و پەلاماری و شوێنانداوەتەوە. بەرحاڵە من هەر بۆ جوابی هێزەکەی قسەکەی جنابەت پرسیارەکەی جنابەت ئێمە هاتنە دەربەندی بازیان بە ئەمری سەرکردایەتی دەربەندی بازانمان بەش کرد. هێشتێ لەو پێشمەرگانە ئەو کاک کۆسارەکە کاک حەمەمینە پیاوێکە بوو هەر ئەوانە تیپ بوو ناویان تیپ بوو. ڕسووی مامبرامی ئەویش یەکێک بوو لەسەر تیپەکان بوو کە لەو تابی ئەو هێزەیەمە بوو. شەڕێکی باش چەند سەعاتێک مقاومێکی زۆر باشتر لە بەشەکەی ئێمە بەداخەوە بەشەکەی ئەو بەرزێ هەڵرا و حکوومەتی عێراقی توانی ئێمەمان لێ بگرێ و فەشەل بە جەبهە و سەنگەرەکانی ئێمە بێنێت و بەڵام چۆنێکی بێت لە بانی و هەتاکو دوای حەسر و ئێوارە هێزەکەی حکوومەتی عێراقیمان ڕاگرت. پێم وابێ خەڵک ئیسفادەی لەو چەند سەعاتە کرد لە منتیقەی گۆپاڵە و بازیان و بازیانەکان و باینجان و ئەوانە وەکو دەڵێ کە پێدەگوترێت کۆڕە و خەڵک فدای دەربازکردنی ژیانی خۆی کەوت. و پێشمەرگەکانی قەڵازێ ئەو کە کۆسارە مەسئولی پێشمەرگەکانی ڕێخستن بوو کە لەو هێزە بوو ئەو مام ڕەسوڵە کە ئەویش هەر یەکێک لە سەرتیپە هێزە عەشایری و ئەوە ڕێخستنەکانی یەکێتی بوو بۆ کرابووانە. من ئەوانم نەدەناسی بەڕاستی لەبەرەوەی وەکو دەڵێ ئێمە لە شاخۆوان لە شار
بەڵام ئەو شەڕە ساڵی 91 لە دەربەندی بازیان ئاوا بوو. بەڵێ دەست خۆش بێ. کاک حەمە هەژار لە دەرفەتێکدا دەتوانی سەردانێکی مەیدانی ڕێ بخەین بەوە شوێنە حەزمان لێ ببینین لەگەڵ چەند پێشمەرگەیەکتدا ئەگەر ئامادەیت هەیەەوە دەچینەوانێ ئەو پێشمەرگانەی کە بەڵێن دانەبراو بوو لەگەڵ مابوون هەمویان ماون و ئەوە کۆسار کاک حەمەمینە مامڕە سوشەکە دۆزنەوانە پێم خۆشە بەڵێ کا عەلی خۆشی یەکێ لە پێشمەرگانی ڕێخستن بووە ئەو کاتە ئەویش لەگەڵا بووە پێمان خۆشە سەردانی بکەین بۆ بینینی شوێنەکە. کاک حەمە هەژار ئەو هەموو مادووبوونی کە چەشتت لە پێناوی سەرخستنی شۆڕشدا خواستەکانی جەنابتی بەدیهێنا؟ بەڵێ ئێمە حیزبێکی وەکو دەڵێ ناومان حیزبی هێزی بازووی ڕەنزەران و زەحمەت چێشان بووە و ئەوە دروشمی ئەساسی یەکێتی نیشتمانی کوردستان بووە. قیادەی یەکێتی باشترین دەتوانم بڵێم لە تاریخی شۆڕشەکانی چەند ساڵی ڕابردووی کووردا باشترین قیادەی شۆڕشیان کردووە. قیادەیەکی پاک و خاوێن، قیادەیەکی خاوەن مەبدە، داوێن پاک، دەست پاک. هێزەکە جوان ڕاهێنرا، جوان پەروەردەکرا هێزی پێشمەرگە. هێزی پێشمەرگە ئێمە لە هیچ فەرمانێکی سەکردایەتی نکۆڵیان نەکردویان وەکو بڵێ خۆتجینەوەک نەبووە. هەموو پێشمەرگەیەک چی لە توانادا لە وزەیدا و بێ هەموو توانای خۆمان بەکارهێناوە بۆ ئەوەی کە فەرمانی سەکردایەتی جێبەجێ بکەین. فەرمانی سەکردایەتیش ئەو بۆ هەموو ڕوبەڕووبوونەوە خۆ بە کوژان و گیانبازی بووە و ئینسان خۆشیشە. من بۆ خۆم خۆشحاڵم بۆ ئەوەی کە توانیومە لە تەمەنێکی هەرزەکاریە بم بە پێشمەرگە بۆ بەدیهێنانی ئاوات و ئامانجی میلەتی کورد. میلەتی کورد لە چاو میلەتانی دنیا لەتەوەی دنیاە مەزڵومترین نەتەوەی دنیاە. من خۆشحاڵم شانازی بۆ خەبات و ڕابردووی خۆم و حیزب بەکەشمەوە دەکەم کە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانەوە خەباتمان کردووە، خۆمان بە کوژداوە. هەمیشە لەوەدا بووین کە شەهید بین سەدان و دایان هەواڵ شەهید بووە. ئێمەش بەدەر نەبووین لەوانە بەداخەوە پشتەریەکان کاک کۆساری کە یەکێک بوو لە عادەت ئارتیسیەکانی ئەو کاتی 62 بوو لەی تەقان سەری 60ەمەی تێدا ئاسیە بوو نەدەهاتەوە دەرێ نەدەشتەقی ینی بوو لە ئارتیسیەکە دووتان بوو کۆساری تێک شوێنەرانی ئەو خەڵکەی باسییان و ئاڵای ئەو دۆڵی کۆپاڵەوانە ئەنی کە نەزیاتیان بۆ حکومەت نەیتوانین دەستی بەسەردا بکرێت ئەو داستانە وای کردکە و خەڵکە ڕزگاری ببێت و بتوانێت دەرباز بێنێتەوە ئێستا لە ئەوتیبانی ڕاهەتاکو نزیکەی 4 ئێوارەیە کاتێکی زۆرە بۆ دەرباز بوون. بەناخ ئەو خەڵکە هەمووی دەرگیر دەکرات چونکە پێشتر لە سەر چەماڵی کاک کۆساری و کاک ئەمەژاش نازانم ئاگادار مجاهیدی خەڵق ئەو کاتی هەبوو ئەها خەڵک و منداڵیان ئەنی بە مێکزەمینەوە پێشخۆ دەدانی دەڕۆی ئەگەر ئەو داستانە نەبا خەڵکی باسیاری بە هەمان شێوەی بەسەر دەهاتەوە. ڕاست دەکا خۆی ئەو داستانە داستانێک نەبوو ینی هیچی وای کەمتر نەبوو لە داستانی کۆڕێ لە داستانی ئەسمەر بەڕاستی ینی لە تەوازونی ئەوان کە گەورەتر نەبێت کەمتر نییە و خاڵێک کەش کاتەوەی سەردانی ئەو پرسیارە سەردانی مەیدانی ینی پێویست لەوێ کە سەردانی مەیدانی لەگەڵ ئەو پێشمەرگانی کە بەشدار بوون و داستانی حق خۆیەتی ینی وەکو سەروەریشی پژەریەکانی پێش بکەین ئەو کاتی کە بنووسرێتەوە ئینشاءڵڵا سەردان دەکەین. حقیقەت ئەو شەڕە وەکو کە عەلی دەڵێ شەڕێکی چەند سەعاتی باش مقاومەشی باش کرا و لە پشتی ئێمەوە هەچەند بە ئێمە نەگوترا بوو بە من نەگوترا بوو چێ بڵێن سەرپەرشتی هەردوو بەشەکەی شەڕە بڵێن لای ئێمە شێخ عەبدولکەریم و کاک فەریدون تاڵەبانیەکە بوو دانرا بوو لای برادرانی پارتیش پێم وابێ قادر و ئەوانە نازانم بیست دەبێت جەماعەتێکی لە هەندێک لە ئەفسەرەکانی عێراقی ئەوانە لیژ نەبوون لە دوایە. دوای ئەوەی کە بڵێن ئێمە ئینسحابمان کرد لە دەربەندی بازیان بە دوو شەو زیاتر نازانم بیزەبێت لە بیرم نییە بەڵام دوو شەومان پێچوونە منە شارەداش بووین لەو منتیقەیە ئەو ناوچەمان قەت نەبینی بوو ئەو پێشمەرگانێکە لەگەڵ مابوونەوە لەو پێشمەرگانە بوون کە پێشمەرگەی بڵێن دانەبرا و دێرینی یەکێتی بوون عوسمان سنارەی بوو
یادی بەخێر کابری خۆی کردووە کاک جەمال سوور بوو هەندێک لەو پێشمەرگانە کە بەیەکەوە بووین چوومەوە بۆ لای مامجلال لە خێوەتەی مامجلال خۆیان ناگرێت گوتی هەمە مقاومەی باشتان کرد شێخ عەبدولکەریم شایدی بۆ داون بەداخەوە ئەو بەرتان وەکو کە عەلی گوتی بەبێت تەقەسۆلیان کردو ئەویان لێگرتن و ئێوە هیچ دەرەتانتان نەبوو و بەڕاستیەکەشی ئەوان دەزانن ینی ئێمە وا دەبابەکان کە هاتن دەبابەکانی بەعز ئەفڵەن لەبەرەوەی ئەو بەریان لێگرتین لێمان نەگەڕانەوانێ هیچ نەگەڕانەوە بێ ئەوە ئێشە لەوانە کاک جەمال سیرینی ماوە گوتی ئەوە هەمە ئەوە هەمومان بە کوژداین ئەوە گیراین گوتم خۆتان بخەنە ژێر دەبابەکان هاتن خۆ ئەگەر بیانیش با ئێمە بکوژن یا بگرن هەردوو لا دەکران بۆیان بەڵام ئەوان مەبەستیان بوو زیاتر بڕۆن حکوومەتی عێراقی بگاتەوە بڵێن تاستوزە و سلێمانی هەدەفیان ئەوە بوو هیچ وەکو دەڵێ زەختێکیان لێمە نەکرد ئێمە بەسای ئەوانەوە هەڵگەڕین خۆمان دەرباز بووین بەسەوەی ئەمن دیتم بەڕاستی و داستانە تارە لەو دیوڕادە هەر هەردێنێتە دەبات ئەنی زۆر بەڕاستی دەبێت خۆت پێ بچێت لەگەی ئیجازە لێمی چەندێ باسی و داستانە بڵێن ئێمە وەکو کادیری ڕێخستن کاتە لە بازیان خانوویکی چۆڵ بوو خانوەکە کرا بوو بارەگەی کەرتێرەخستن ئەوی کە بیرم بێن کاک وەستابە کرد و کاک محەممەد قادر کاک بەکربایشیان لەگەڵ بوو ئەوانە ئێمە وەکو کادیری وەندانی ڕێخستنەوانە هێزێکیان لێ دروستکردین کوتیان بچن بە منیان بتوێتە سەرپەرشتیان بکە ئیدی بە حاصل چوین یەکتیشمان نەدەناسی یەکتیشمان نەناسی چوین لەوێ ئەمە بۆ ئێمە نەمانزانی بوو کە حکوومەت دەستی کردەوە بە جوڵە حکوومەتی عێراقی خۆی کۆکردەوە دەستی کردەوە بە جوڵە کاتە کەرکووک لەژێر دەستی خۆپیشاندەران و هێزی پێشمەرگەدا بوو ئێمە بۆیە چوین کە بکات ڕەوانشار کامیڵە شیوان کتوێتی ئەو دەربەندە دەبێت بگیرێت پارێزراوە بێت هەتاوەکو دەگاتەوە هەیبە سوڵتان و بۆی حکوومەت لەوە زیاتر ئەگەر پەلاماری کوردستانیداوە لەوە زیاتر نێت ئێمە وەکو سەیتەرەیەک بووین کە ئەمنیەتی ئەو سنوورپارێزی خەڵکانی گومان لێکرا و نێڵی داخل بێت سوتە منزلێکی ڕەشم لەبەر بوو حساب بۆ سەیتەرەی بۆ شەڕ نەچووی لەگەڵ کۆمەڵێک خزم و ڕەفیقەوانە ئێوارەکەی مە بەدل جەماعەتێک لێو بوون بەدلمان کردن ئێوارەکەی مە گەیشتینە ئەوێ بەیانی سەعات 5 بوو هەڵیان سام گوتیان هەستە کۆپتەرێکات کۆپتەرێکی بار هەڵگر بوو لەندا لە سەر ئۆردگای زۆرملی تەکیە ساڕۆخێکی بەردایەوە دەیان ساڕۆخ ڕوعەتەنی بووە دی چەند دووکەڵێکی زۆر و ئەوانە ئێمە تێکی گەورە ئەومان لاو ئامۆزاکەم سەمینۆفێکی پێ بوو لەگەڵ کاک حەماژارێکی تەسیقێکمان نەبوو چونکە ئێمە ڕێخستەوەی ئەوان هێزی پێشمەرگە بوون تەنانەت خواردن و کەلوپەریشمان پێ نەبوو بوو داهێزی ڕژێمی عێراق بڵێن سەردارەکانیان ئەوەندە زەوەندەی چاو حکوم دەکا ئەوەندە هەموو دەمانزانیەوە هەموو جێیشە ئاوا زیادە پڕ بووە دە تانک و تۆپ و سەرباز و هەموو جۆرە چێک بوو کۆپتەرە بەردەوام تەقیان دەکردن و تاوەکو لە تەکیە دەرچوون کە لە تەکیە دەرچوون ئێمەش ڕوبەڕوویان بووینەوە بە ئاربیجێکمان نازانم ئاربیجێک چۆن دەستمان کرد بەڵێ ئابیجێکمان دەستکەوە دیدی پێشمەرگەکانی کاک حەماژار بەردەوام فیشە و تەقەمەنی و خواردن و نیوەڕۆ خواردن و خواردنیان داینێ دەنا بە تەمای برادرانی کەرتی ڕێخستن بە هەردەمردی نەپرسان هیچیان هەر ئاوڕان لێ داینەوە وەلحاصڵ تاوەکو ئەمە بەرگریمان کرد بۆ ئەو خەڵکە کە بە پێ با لێشاو دەهاتن بەرگریکی زۆرمان کرد تاوەکو لەو دیوتی و دەبابە پەلاماریان دەین کاک حەماژار ئەو کاتە بە ڕوبەڕووی بووینەوە هاتوو کوتێرێک بۆ خەڵکی شوێن ناوی نووسین ناوەکانی نووسین ئەوەی کە بیرمابوو ناوەکانی نووسین و چ بکەین تیدەسەڵات نەماواتە تبێ سحاب بکەین ئێمە پێشتر چەند کەسێکمان لەگەڵ بوون کە ئەزموونی شاوشتیان نەبوو یان بە تەمەندا منداڵتر بوون یان یەکێکمان دیوە عەمەلیات و پورزاکەم یادی بەخێر خواتی کۆچی دوایی کردووە ئەویشمان زووتمانی دامدا بوو دوای بە پێ ڕۆشتین و هەتاوەکو تقریبا 9 ڕۆژمان پێچوو تاگاشتین دەرەوە کاک عەلیکە لەگەڵمان بووانێکی ناوەکەم بیرماوە ئەو ئامۆزاکان بیرتان لەوە نەکردەوە کە پێشتر ئێوە یا کەسێک بنێرم بۆ بزان لەگەڵ تەنسیقی بکرێت لەگەڵ ئەو عەشیرەتانی ئێوەی باکوور کە هاوکارتان دەبنیان
چۆن بتوانن لێو دەرباسان بێ ئەنی دەڵێن نانێکمان بە فشکێک کردەوە پێشتر کە ئامادەکاری کرا بە یعنی لە تاتەنشەشی وا کەم تووشی ئەو حاڵەتەی نەبن تووشی ئەو خەسارەی نەبن کێشێتی خەسارێکی زۆریدا شەیدێکی زۆری لێ هێزەکە کۆتایی پێ هات بۆ ئەگە پێشتر شتێکی ئاوا کرا بە تەنسیقێک کرا بە بۆ تا تووشی ئەو حاڵەتەی نەبانە لەوانەیە باشتر بووە ئێمە قسەکەی جناب ئێستا وایە بەڵام بۆ ئەوەی ڕۆژێ کە ئەو ڕێڕۆیشتنە دەستی پێکردو ئێمە بەر ئەو سەفەرە ڕۆیشتین وەکو دڵی ڕێهات و نەهاتێ ینی بە پلانێکی ژیرانە یان وەکو دەڵێ بە شتێک نەبووە کە پلانی بۆ دابنرێ و قۆناغ بە قۆناغ بکەی و چ نەکەین بە ناچاری لەژێر گوشاری هێزی ئێران و شادا دەبێت ئەو شوێنە بەجێبێڕین هزار کەس لە دۆڵەنێ ناحوێتەوانێ دەبوو ئیلا ڕۆیشتە ئەوە یەک دوو ئێمە دۆستمان هەبوو لە تورکیا هەم دۆستی یەکێتی هەبوون هەم دەدەپا پارتی دەدەپا ئەوانە دۆستی ئێمە بوون هاوکاریش مامون وە چەند جارێکی لەو بڵێ ناو بەشی گوندەکانی تورکیا نانیان گاندونی هاوکارمان بوون ئێمە هێزەکە ئێمە قووەتەکە ئێمە دوو لە شوێنێکە پسڕین ئەوانە دوو ئافرەتی دەدەپە هاتن ئێمە بردە شوێنێکی شوێستان لە بن بۆ ڕاشاد داینەوە ڕۆژەکەی و وە شەوەکەش هاتن بە شوێنمانەدا و هەم نان و خواردنیان داینی هەم گانداینەوە بە هێزەکەی خۆمان دۆست هەبوون نانمان پێگەیشتووە بەبار هەندێکی گیراوە مەسەڵەن لەو شوێنێکە پشومان لێدا لە دۆڵی بازەیە نانمان پێگەی بۆشەی دووەم پێش هەموو شوێنانەکان بارەنانەکانمان گیران ئەو کاروانە نانەی کە هاتبوو لە قامبیشلەوە ئەوە گیرا دەناخۆوانێ بەڵێ ئێمە دۆستمان نەبووە دۆستمان هەبووە و سەفەرەکە شۆکو پێ دەڵم بە ناچاری ئەنی کار و کاردانەوە بە ناچاری بوو ئەو سەفەرە ئەوە بەو هێزە زۆر و بەو بێچەشیە بە ژیرفانی بەتاڵ کەس لە قیادە پارەی پێ نەبووە ئەین تۆرە 800 پێشمەرگە لە ڕێیەکەی بە خەندیلە بەو هەموو سەختی و هەوزان و شێوی کوردستانی باکووردا هەموو پشت و پەنای ئێمە دۆستەکانمان بوون لەگەڵ دەدەپا نانمان بگەێنێ تا دەگەینە ئەوێ و بەڕاستیەکەش ئێمە هیچ نێتێکی خراپمان دەگەڵ کاتە موقەتانە بووە پێشمە تەسەوریش نەدەکرا چونچی لە ماسیڕۆ کە عەلی خالید بەزیا کۆبوونەوەیان پێکردین کە گوایە نامیان نووسیوە بۆ کاک ئیدریس بارزانی بۆ حەمایل خان بە تایبەتی جوابی نامەکان نەداهاتنەوەنێ من خۆم من نامەکانیشیان پێگەیشتون نامەکان گەیشتووە نامەکەی ئەمایل خان گەیشتووە نامەکەی خوا لێ خۆش ئیدریس بارزانی گەیشتووە بەڵام هیچ جوابێک نەبووە و کە جوابیش نەبووە ئێمە دوایی بڵێن کە ئێمە دوای سێ شەو سێ ڕۆژ شەڕ بە ناچاری ئێمە دەبوو دوو ڕێگامان لەبەردەما بوو وەکو ئێمە ئەو قووەتەی کە بەیەکەوە هەڵبڕایین لە دوای دوو شەو دوو ڕۆژەڕەکە ئێمە دوو شەیدمان نەبوو لە هێزەکە ئێمە کاک محەممەدی حوڵاغای دەشتەوێت کە مەفرەزە ئێمە بوو لەگەڵ کاک بەکری حەمەی خەدیلی کە خەڵکی ئەو گرب داخەبووەوە هات دووشیان لەوێ شەهید بوون ئێمە هاتین بە وەکو دەڵێ بەڵێ نا ئەوە هەر بە گولە شەهید بوون کاک محەممەدیش و کاک بەکریش هەرچیان بە گولە شەهید بوون ئەوانە ئێمە لە شەڕەکەشە شەهیدی ئێمە کەمتر بوو لە کوژرایی ئەوان ئێمە لەو شەڕی سێشە و سەڕە نۆ شەیدمانە نۆ شەیدەکە دوو شەیدانی ئێمە بوون هێزەکە ئێمە بوو ئەوان سێزیجە نازان لە بەدەست ئێمە بوو بەڵام ئێمە چ بکەین دەبێت بڕۆین و لە ڕۆژنەکە شادیسان هێزەکەمان لێک هەڵبڕایەوە بەشێکمان بە ناساری بەرە و سنووری عێراق تورکیا هاتین لەوێ بەشێک لە برادەرەکانی ئێمە کە بە تایبەتی هێز بە هەرێمی شەشی ئەو منتیقەیە کە کاکتال ڕۆزە مەسئولیان بوو خۆیان تەسلیب کرد بڵێن دەستەکەی کە عەلی عەسکەری کە شێخ جەواد مەسئولیان بوو ئەوانە بەرچاوی ئێمە خۆیان تەسلیم بە حکوومەتی عێراقی کرد ئێمە ماینەوانێ جەماعەتی خادراغای قەستی ئەوەی کە لەنێ بدۆزینەوە بگەڕێینەوانێ بەڵام نەمانتوانی لەبەرەوە هەر چوار دۆرەمان گیرا بوو
بە ئاگری بڵێن هێزەکانی کاری موقەتەدانزانی کە ئێمە لەو شوێنەی و بە نانسار دوو برادەرمان نردن بۆ لایەن یەکیان ناوی موسا خەڵکی ژاراوەیە، یەکیان ناوی قالە فەتوڵڵا خەڵکی چنارنەیە. لەوێ کە چوو بوون پیاوێکەیە مستەفانێرۆی لەو ساڵانە ئەمریخایکە مستەفانێرۆی بڵێن ئەمریکێکی کادە موقەتە بوو. قسەیان کرد بوو لەگەڵان ئەو دوو نوێنەری ئێمە کە ئێمە دەمانەیە ببین بە چەکداری ئێوە لەگەڵ ئێوە بین و شەڕمان نەکردووە شتێ لە بابەتانە بە مەرز دێن ئەوانە، بەڵام کە چوین بەڕاستی بە پێچەوانەوە بوو برداین گوندێک لە گوندێ ناوی شوکە بوو بانی کە ئیتر بە 4-5 ئاڵقەی بازانی و کادە موقەتە دەوریان داین و وتیان بە موقەت ئەمە ئەو کاتە زانیمان کە عالی ڕۆژێک پێش ئێمە ژیراوە علی عسکەری ئەوانە بەداخەوە ژیرا بوون و ئێمەش لەوێت چەکانە لێ ساندین و پاش ئەو دوو شانێکە پێشان داین مستەفانێرۆی و بە تایبەتی مستەفانێرۆی لەگەڵ پیاوێشکەی لەگەڵا بوو جوبرائیلی ناو بوو ئەوانە ئەو وعدی پێداین کە بەنسبەت ئێمە هیچ نابێت و ئەوانە و چەکانمان پێ دەبێ ئەوانە، بەڵام دوایی چەشیان کردین و سزیان کردین لە ئەجاوە سەیرە ئێمە سزنی سیاسی ئێستا وایە بە یەک مادەی حکوومەتی عێراقی سزنی سیاسی و هەوەیە هەفتەیەک سزن بووە، دوو مانگە زیاتر لە سزنی کادەی موقەتەیە بووم بە سزنی سیاسی حساب نەکراوم لە دیداری جواب ئەوم باس کرد گوتم بەڕاستیەکەی یار کردمان بەر ناوتم با بە سزنی سیاسی سزنی سیاسیە ئەمی لە سیاستکردنی کێشێتی فکر مێشێتە سزن کراوم ئەوانە مەبەستم ئەوەیە کە بەو شکڵە بووە و دوای شەر بۆ ئەوی کە عیلمتان ئێمان بە سەر هێزەکانی خوان دوای ئەو دوومانگە نازانم هەفتا شەوە چەندە بەسەر بە حرفی ئەبجادی خواندا بەشیان کردین و بەسەر هێزەکانی خواندا بەشیان کرد. من خۆم لەگەڵ ئەحمەد پیرۆتی قەڵازی هەیە ئەو موسایە ژاراوەیە شەی دیکە کوڕێکمان لەگەڵا بوو نایناسمەوە خەڵکی سلێمانیە، بەڵام ئەوانم هەر لە خاڵە ئەحمەد پیرۆت و موسا خزم من لەگەڵ ئەحمەد پیرۆتی قەڵاز نازانم دەی ناسنیان ئەحمەد پیرۆت ئەحمەد پیرۆتە من ناناسێتەوانێ من ئەوم هەر لە بیرە، بەڵام ئێمە بەرن لازم وێنس ڕۆژبانی کەوتین ئەگە ماوەیەک پۆزیری ناوخۆ بووم لازم وێنس ئێمە بەرهێزەکە ئێو کەوتین و تیلی دەستی ئەو بووین. زۆر سپاس دنیاک خۆشحاڵ بووین. سەرکەوتو بوون ئینشاڵڵا لە بەرنامەکەتاندا دەستان خۆش بێ هیوای سەرکەوتتان بۆ دەخوازم و درێژدان بە بەرنامەکەتان بۆی کە ئەو ڕابردووە هەم تاڵ و ناخۆشە هەم پڕ بایەخە ئێمە پێشمەرگەی و میلەتە بووین شۆڕشەکەمان لە خزمەتی میلەتەکەماندا بووە ئەوە بەڕاستی عەقڵمان بۆشکاوە کە ئەوەی کە دەکەین لە پێناوی میلەتێکی مستەضعەفی زوڵم لێکراوەدا بووە. هیوادارم ئێوە ئەو پێشمەرگانەی کە لە ژیاندا ماون بە کەڵکی ئەوە دێن کە بیرۆکەکان بژێرنەوانێ وردە وردە تۆماریکەن بە نەبووری بۆ فەقیریش بێقەی ناکەم هیمۆی ئەوە بە ئەرشێکە کە ئەرشێکی دڵسۆزانەیە مێژووی هەموو شۆڕشەکان خەڵکی وەک ئێوە وردە وردە تەزیری کردووە دوای بۆتە سمبولیا وەکو بڵێ شتێکی جوانی شۆڕش و میلەتەکەیان ئێمە ئێستا هەر گلەی و گافندەیەکی خەڵکمان لەسەرا بێ، بەڵام ڕابردووی شۆڕشەکەمان شەهیدەکانمان جوانە هەموو ئامانجمان ئامانجی وەدەستێنانی مافەکانی میلەتەکەمان بووە. دەستان خۆش بێ سەرکەوتوو زۆر سپاس بۆ هاتنت دنیاک خۆشحاڵ بووین. مەمنونی.